والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهی گەورە رمضان کاتەمای خێر بە وڵایەکمان تەوفیقمان بدا بۆی ئەم مانگە پیرۆزە بە تاعات و عیبادەت بینە سەر ئینشاءالله تعالى. ئیمانداران، مسلمانانی خۆشەویست، میوانانی ماڵی خوا، وتاری عەسرانمان ئەمساڵ حەزم کرد جیاوازیەکە بێ لەگەڵ ساڵانی تر، بابەتێکی زندوو کە هەڵبژێرین لە خزمەتی جەنابتانە. ئەگەر بە جەستەش نەچین، بە ڕوح بچین بەو بابەتە و هەندێک شت تێبگەین لەو بابەتە زیاتر بۆی خۆمان دەوڵەمەند بکەین. ئەوش بابەتی ڕۆژی دواییە. ئیمانداران، کە هەمومان ئەبێ بمرین و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، کەسش قوتاری نابێ، نەجاتی نابێ، لا مەحالە فی مردن حەقە و هەموو کەسێک دگانی خێری پیانە. بابەتەکان ئینشاءالله تعالى باس ئەکەین لە خزمەتی جەنابتانە. یەکەمیان ئەمڕۆ دەست پێ ئەکەین بەوەی لماذا الإيمان باليوم الآخر. ئێمە بۆ ئیمانمان بە ڕۆژی دوایی بێ؟ کابرایەکی ملحید، کابرایەکی بێدین، کابرایەک کە ئیمانی بە ئیسلامەکەی تو نییە، تێ ئەم پرسیارە لە تۆکە کاکە تۆ بۆ ئیمانت بە ڕۆژی دوایی بێ؟ من بۆ ئیمانم بە ڕۆژی دوایی بێ کاکە؟ ئەبێ من چی جوابێکم هەبێ بۆ ئەو؟ چونکە لەبەر ئەوەی ئێمە ئیمانمان بە ڕۆژی دواییە، ئەو ڕۆژەیە کە خوای پەروەردگار ترازویەکی حەقدا ئەنا ئەوەی نەحەقی کردبێ ئەیداتە ئەوەی حەقدار بێ. ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا وإن كان مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حسيا. تاكوت آياتك كواتا يما لروج قيامتا ترازويكي حق وعادلي پروردگار دانري مثقال ذريك كبتشاو نابينري ما في هركي بلايكي أدريته بي لسر كري زويدة مثقال ذريك لدنيا دا لشوا بيخ واي گورا كوي دكاته ويهينيته. أما إدا بيمان بلام إما چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەمە باس بۆ خۆمانە ئیماندارە، ئەم باسانە بۆ من و تۆیە، من و تۆی ئیماندار. چونکە کابرای ملحید، کابرای بێدین ئیمانی بەمانە نییە بڵێ خوا ئەفەرمێ، ئەو ئیمانی بەخوا نییە تا جۆ لە قسەی خوا بگری. ئیمانی بە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم کە هەتا چی بێ، هەتا جۆ لە تۆ بگرێ. ئەوە جوابێکی ترە دەین لە فەقرەی دووەم. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ زوڵمێکی کردووە، شتێکی بردووە، شتێکی لایە، هین هەر کەسێک ئەڵێ با چی بکە؟ پەلە بکا بیداتەوە پێش ئەو ڕۆژەی کە ڕۆژی قیامەت. چونکە لەو ڕۆژە چییە؟ قبل أن لا يكونوا دينارا ولا درهما. لە ڕۆژی قیامەتە نە دینارەیە نە درهەمەیە بیدەیتەوە. چونکە ئیلا چی نەبێ؟ ئیلا بە ئەندازەی ئەو ستەمە، ئەو زوڵمە کە تۆ کردووتە لە کەسێکی مسلمان و ئیماندار، خوای گەورەی خاتە سەر تەرازوو بە ئەندازەی ئەوە خێر و چاکە لە توەسێنێ. یعنی یەواش یەواش خێر و چاکەکەتان خوا پەناماندا هەمومان ئینشاڵڵا لەوانە نابین، ئەڕوا کەم ئەبێتەوە، ئەبێ زۆر وریابین. ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وإن لم تكون له حسنات یا حسنات، ئەگەر چاکەی نەبوو یان چاکەی نەما بە سەیئات خراپەکان. ئەمجا هەڵو گۆڕێکن، چکە مرۆڤ هەیە، مرۆڤی وایە چاکەکانی هەمووی ئەداتە خەڵک، هیچی نامێنێتەوە، حەقی خەڵکی هەر لەسەرە. مەلائیکان ئەڵێن خوایە گیان ئەمە حەقی لەسەرە و چاکەشی نەما، چی لێ بکەین؟ ئەڵێ دەی خراپەی وا زوڵمی لە هەرکێ کردووە، خراپەی ئەو بێرم بیخەنە سەر خراپەکەی، با خراپەکەی زۆر بێ. چی ما ڕمیاوەکە لەو ڕۆژەدا، ئەمیسانە چی ماڵی ڕماوە ئاگای لە خۆی نییە زۆر جارێمە. چکە ئەو ڕۆژە زۆر سەختە، بەخوا یەک کەس حەسەناتێکت ناداتی. کامەی کە زۆر خۆشەویستە ئەو دایکەی کە 9 مانگ لە زگا هەڵی گرتووی بەو خوایە لە ڕۆژی قیامەتە، ئەو باوکەی کە تۆ کوڕیت وەڵڵاهی یەک حەسەنەت ناداتی. ئەو مناڵەی وایە ئێستا شەو ڕۆژ خزمەتی ئەەکەی و بۆی نەستێ و بۆی نەفەوتێ و بۆی چی نەبێ، وەڵڵاهی لە ڕۆژی قیامەتە حەسەنەیەکت ناداتی، بچۆ بۆ لای ناداتی.
چونکە ئەبێ وریابن قیامەت ئەوە نییە کە بڕۆم قەرزێ بکەم و بمدەنێ کەس قەرز نادا لە ڕۆژ قیامەت گشتی ئەڵێ احتیاجم پێێتی بەخوا ناتوانم ئاوای لێهاتوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەرچیتان هەیە هی خەڵکی پێش ئەوەی بچن بۆ قیامەت بیدەنەوە خەڵکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێک دڵمان خۆش ئەکا ئەفەرمێ پیاوێک ڕۆژێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبا هورەیرەی گێڕێتەوە ئەفەرمێ دانیشتوون لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا پێکەنی دوای پرسیاریان کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەربارەی ئەو پێکەنینەی پێغەمبەری خوا بزەخەنیەک خۆمان ئەڵێن بزەخەنی پێکەنینی بزەخەنەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی ئەصحابی یاوەران پرسیان لێی پێغەمبەری خوا پێکەنینێک بزەخەنینەیەکمان بینی بە ڕوومەتی مبارەکتەوە پێغەمبەری خوش فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەم بینی بۆیە پێکەنیم شتێکیان پیشان دام خوای پەروەردگار خستێ بەرچاوم ئەوش ئەوەیە لەسەر ئەوە پێکەنیم کەوا لە ڕۆژی قیامەتە کەسێک دوو کەس تێرن ئەم حەقیها لای ئەم حەقیها لە بێژین تۆ حەقت لای منە لە ڕۆژی قیامەتە من و تۆ خوای گەورە هەردووکمان دێنێ ئەڵێ دەی مامۆستا دەی مەلا دەی سەرکەوت تۆ حەقی کە حاجی فڵان دەرەوە ئەم بەندەش ئێشێ نیمە خوایە گیان قەزمان میهرەبانی خوایە خوای گەورە نەزایەک ئەنێرێ لە ئاسمانەوە بەو کەسەی کە حەقی حەقەکەیەتی ئەڵێ تەماشای ئەو لا بکە پشتەوە بکە زەحمەت نەبێ تەماشایەکە قسرێکی زۆر جوانە بینێ بەس ئەم قەسرانەی دنیا نا ئەمەی هەبوو مەلەرزەیەک ئاوا لێدا گشتی دێتە خوارەوە ئەمە نا ئەو قەسرە خوای گەورە خۆی کە تەشبیهی کردە ئەچتە ژوورەوە کەس تۆ نابینێ لە ژوورەوە هەموو خەڵکی دەبینی ئەو مواصفاتەکەیەتی ئەرزەکەی ئاڵتوونە قەسرەکان باشت مسک و زی و خشتەکانێتی نە قوڕە نە بلۆکە نە چیمەنتۆش بەینەکەی مسکە بۆنی دێ یعنی ئەگە باستی باشتکەی دنیا بەڕاستی لە بەرچاوت هەرەکەوێ بۆیە ئەفەرمێ ئەو قەسرانت بینیە ئەڵێ بەڵێ ئەڵێ ئەو قەسرانە ئەڵێ خوایە گیان ئەو قەسرانەی کێیە پەلەکە بەندەکە خوای پەروەردگاش پێڵێ هین تۆیە ئەڵێ دەی خوایە با بچمە ناوی ئەڵێ نا خۆوا نابێ بشتە ناوی ئەوە حەقیە بێ بیدەی ئەڵێ حەقەکەی چی ئەژێ ئەبێ لە براکەت خۆشبی ئەو برایەت کە حەقی لاتە ئەڵێ خوایە گیان ئەوە لێ خۆش بووم گەرەیکیتی بڕوا بەپەلە ئەڵێ مەڕۆ بە تەنیاش ناڕۆی دەستی ئەوش بگرە ئەوش بەرە هەردووکتان بەیەکۆ بچن بۆ باشت قەزمان میهرەبانی خوای پەروەردگار چنێکە ئەوە نەگەورەیە پرسیارەکەمان جوابی ئەوانەی کە بدەینەوە کە ئیمانیان بەخوانیە ئیمان بە ڕۆژی دوایی ئەمان پارێزێ لە فەساد و خراپە لەسەر زەوی ئەوانەیشی بێدینن حەزەکەن فەساد و خراپە لەسەر زەوی زیاد بکە ئێمەی موسڵمان بۆیە ئیمانمان پێیەتی کەچی کە فەساد و خراپە لەسەر زەوی نەوێ دووەمیان ئیمان بە ڕۆژی دوایی ڕەوشت و ئاکارمان جوانەکە ئێمە جیاوازە بین لەگە خەڵکانێکی ترا کە ئیمانیان بەخوانیە ڕەوشت و ئاکاریان خراپە ئەبێ ئێمە جێمان بکاتەوە کەچی کە کردارمان جوانتر و باشتر بێ سێهەمیان ئیمان بە ڕۆژی دوایی وامان لێ ئەکا ئێعتراف بکەین بە جەریمەی خۆمان خراپەمان کرد بڵێ ئێمە خراپەمان کرد بەس ئەوەی کافر بێ ملحید بێ قەت پەشیمان نابێتەوە ئیمانی بەخوانیە لە چی پەشیمان بێتەوە بەڵام منی تۆی موسڵمان ئیمانمان بەخوایە پەشیمان نەبینەوە تاوانەکەین دوایش ئێعترافەکەین کەتیایەتی چەنێ وەسواسمان بۆ دروستکە شەیطان بەڵام هەرچی هەر پەشیمان نەبینەوە قیسەکەی ماعید بن مالک ئەوە مەشهورە ئەو قیسەیە کە شەیطان وەسوەسەی بۆ دەکا لە دوای ئەوەش کە دێت یەکێکە لە ئەنساریەکان و تێتە خزمەتی پێغەمبەری خوا باسێکە شەیطان وەسوەسەی بۆ دروستەکە دوای ئەوە کە چیەکە لەگەڵ وەسوەسەکە خراپەیەکە زینایەکەکە شەیطان پێیەکە تر ئەم پیاوە بەڕێزە ئەچێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
نەگلێتیە نەدوان نسیان هەتا چوار ئەچێ ئەڵێ خوایە گیان گوناحێکم کردووە تاوانێکم کردووە حکمی خوا چییە جێبەجێی کە لەسرم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکەم و دووەم و سێم هەر دووری خاتەوە ها ئیسلام لەگەڵ ئەمایە ئیسلام لەگەڵ ئەوایە خەڵک کە تاوانی کرد ئێمە فرە گەورەی نەکەینەوە تاوانەکە ئێمە نەبینە داڵدەی ئەو نەبینە یارمەتی دەری تاوان گەورە بکەینەوە هەر تاوانێک کە دێت کپی کەرەوە شەروات پێڵێ پێغەمبەری خوا هاتە خزمەتی وتی بڕۆ دووەمیان و سێمیان لە حەج سەکات تەنانەت ئەڵێ و ئەسحاب وتی ئەم پیاوە تەواوە من هەر پێژم بڕۆ هەور دێ لە سێمە ئەڵێ لە یەکەم و دووەم لە سێمە ئەڵێ ئەم پیاوە ئاگای لە خۆی هەیە سەرخۆش نییە بێوەش نییە ئەڵێن نە ئەی پێغەمبەری خوا ئینسانەکە تەواوە و نەشێتە و نە ئاگایشی لە خۆی و تەواو لە چوارەمیانە هەر دێ داواکە زینایەکم کردووەی پێغەمبەری خوا حکمی خوا لەسرم جێبەجێکە ئەوەیە حکمی خوا لەسەری جێبەجێ دەکا و وەفات دەکا و دوایش پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم وەڵڵاهی تەوبەیەکی کردە ئەو تەوبەیە بەشی زۆری خەڵکی لەسەر زەویاکە مەبەستمان ئەم قیسە چییە ئەم قیسە دوو سەبەبی یەکەمیان کە شەیطان وەسوەسەی بۆ کردو و گوناحی کردو دووەمیان شاتۆ بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی گوناحێکمان کرد فرە باسی نەکەین خۆمان ئێستا کە ئەبرایە گەنجێ گوناحێکی کردووە 10 تەلەفۆن 15-20 تەلەفۆنەکە بۆ مامۆستایەک هەر باسێکاتەوە دووبارە دەبینی خۆت و خوا تەوبە بکە واز بێنە فرە باسی مەکە بەشکەم خۆی گەورە لێت خۆش بێ ئەمە ئینسانی مسلمان و ئینسانی ئیماندار بتوانێ ئەمە ئەنجامدا لە ڕۆژانەی خۆیدا چەند دقەیە 12 باش 3 دقەمان ما ئەم بابەتە ئێمە باسیەکەین سوودی چییە باسی مردن و ڕۆژی دوایی و باسی قیامەت سوودی چییە یەکەمیان سوودی ئەوەیە لە دنیادا زایی دەبین دڵمان بەرەو قیامەتە ڕوا واز دێنین لە دنیا خۆشەویەکانی دنیا لە دڵمان دەرەچێت چەنێ باسی قیامەتکەی دنیا لە دڵتا کاڵ ئەبێتەوە قیامەت لات خۆش ئەبێ و لەزەتی لێوەردەگری چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێ کردوین کە زۆر باسی ئەم بابەتە بکەن زۆر باسی قیامەت بکەن چونکە قیامەت وامان لێکا دڵمان ئەکاتەوە و تەنگایی دنیامانش لە بەرچاو کەم دەکاتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لیان پرسیوە ابن عومەری گێڕێتەوە ئەفەرمێت لەگەڵ پێغەمبەرا دانیشتوین صلی الله علیه وسلم کابرایەکی ئەنساریها سەلامی کرد لە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەی المؤمنین ئەفضل لەناو ئیماندارانە کامنیان زۆر چاک و باشە فەرمووی ئەحسەنهم خولقا ئەو کەسەی ئیمانداری تەواو و باش و چاکە لەناوێنە کە ڕەوشتی جوان بێ ئەمجا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پیاوە پرسیارێکی تری کرد ئەی ئەو کەسە کێیە بۆ نمونە کە لای خۆی کە ئینسانێکی لە ناو مرۆڤەکانە گەورەترە و چاکتر و باشترە پێغەمبەری خوا فەرمووی ئەو کەسەیە زۆر باسی یادی مردن ئەکەن و لەگەڵ ئەوشدا خۆیان ئامادەکەن بۆ دوای مردن و هەموو شتێک کە دەکەن لای ڕاوەستن گوناحێکەکەن لای ڕاوەستن چاکەیەکەن لای ڕاوەستن الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا كواتا يكم واكا ظلمان برو قيامت ظلمان بقيامت خوش بيو دنيا خوشيكاني دنيا لظلمان درج دوميان پلبكين لتوبة كردن باسي قيامت زور بكين پلا أكين لتوبة ودوميانش قناعتكين نفس من رابينين قناعتكين ها أمرو خلق تير خواردنينيا بچي قناعتكين تخوا ئەگەر بزانی تو هەموو دنیا هەم مردنە و بەخوا من و تو فەرقی نییە چینە ئەو شوێنەیە نە بۆ تۆ سانتیمە زیادێکەن نە بۆ من کەمێکن نە کەلفەلێکی جیاوازەکەنە سەر تۆ نە کەلفەلێکی کەمترەکەنە بەر من گشتمان ئەگەڕێن بۆ شوێنە ئەیتر ژیان چۆن بۆ من ئەمڕۆ فەقیرم تۆ دەوڵەمەنی بەیانی تۆ دەوڵەمەنی من فەقیرم ئیتر پێشینان وتیانە ژیان ئەوەیە کە بیخەیتە ڕێو لەرکوێ کە بڕاگرەیەکی بدەی و با بڕۆ ئیتر زۆر مەڕۆ لەسەرم دنیای لەو سەر و هەر تەواوە بێ تۆ گەرەکتە تاوە نەبێ هەر تەواوە بێ بۆیە کە دووەمیان ئەوەیە کە ئینسان قەناعەتە کە سێمیانش
نەشیتە بێ چالاکە بێ لە عیبادەت ئەگە سست بێت تەمەڵ بێ وازی لێنێ کە چالاک و باش ئەبێ لە قیامەت. و خاڵێکی سێمیان دڵمان نەرمە بێ دڵمان نەرمە بێ. دڵمان بەچی نەرمە بێ مسڵمانە؟ سێ و چوار شتێ بە پەلە باسیەکەم. یەکەمیان سەردانی گۆڕستان. بەداخەوە ئەمڕۆ گۆڕستان بۆتە شوێنی سیاحەت بە تایبەتی لە شارەکە ئێمە. زۆر خەڵکە بینێ چێ لای قەورسان بخۆی دانیشێ و سێڵڤی ئەگرێ و ڕسم بڵاوەکاتەوە بچین چایە بخۆین و بچین دەمەتەقەیە بکەین و ئەی قەبرستان کەی بۆ ئەمێ؟ قەبرستان کەی بۆ مەکراوە؟ قەبرستانەوە بڕۆکی تەذکیرەیەک وەرگری. دووەمیان مەواعیظ مەجالیسی ذکر دانیشی ئیمانت بەرزە بێتەوە. سەتوو ڕەمەزانە معقولە ڕەمەزان شتا 30 ڕۆژ ڕەبەق داننشی ئامادە نەبی 5 دەقە داننشی محاضرەی گوێ بگری. وەڵا برا ئیمانەکەی تۆ ئیمانێکی زۆر لاوازە ئەبێ مڕاجعەی خۆت بکەی چکە ڕەمەزان نەتگۆڕێ چێت گۆڕێ. سێهەمیان ئەو ئەخبارانەی کە گوێمان لێ بێ ئەو قیسانە کە گوێمان لێ بێ لە زاهیدەکان پیاوچاکان پیاو ساڵحان وامان لێ بکات تەقوێ بێ نەشاط بێ بۆی چی عیبادەتی چاک بکەین. چوارەمیان یەتیم دڵمان نەرمەکە. یەتیم وامان لێکە مناڵی یەتی و پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم ئەتانەوێت دڵتان نەرم بێ؟ وتیان بەڵێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دەی حاجەتی یەتیوە جێبەجێ بکەن، دەی ڕەحم بە یەتیوە بکەن، دەی دەسێبێرنە سەر یەتیوە، دەی تەعامێکی بۆ بکڕن، دەی دڵی بدەنەوە، دەی حاجەتەکەی بۆ پڕکەنەوە. ئەمە گشتی دڵم نەرمەکە. چوارەمیانەوەیە تەماشاکردنی مردن و کۆتاییمانە. تەماشاکردن بۆ مردن، سەکەراتی مردن، دفن و گفن ئەمانە تەئسیرمان تێ بکە. ئەم زەمانەش سبحان الله وامان لێ هاتووە زۆرینەمان مردنیش تەئسیرمان لێ ناکە. ئەمانەوەمان لێکا دڵمان نەرمە بێ. ئەم چەند خاڵەیە بۆیە سوودی وەرەگرین ئەم بابەتەنەی کە باسەکەین. خوای گەورە ڕەحمە و مولایەکمان بکە و عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ